سەرۆک مامجەلال بە ئەعترافی هەموو پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە کلیلی چارەسەرکردنی هەموو کێشەکان بوو. تەنانەت لە ئاست کێشە گەورەکانیشدا دەستەوەستان نەبوو، دەیتوانی بە کەمترین ماوە چارەسەری بکات. هەر بۆیە هەموو سەرکردەکانی عێراق و هەرێمی کوردستان بە مامیان دەوت کلیلی چارەسەری کێشە سەختەکان. هەر بۆیە سەرۆک مامجەلال لە دوای ماڵ ئاوەیکردنیشی بە هەمان شێوە بووە هۆی کۆکردنەوەی هەموو پارت و لایەنە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستان و لە پەراوێزی ئەو مەراسیمە دەستپێشخەری چارەسەری کێشەکان کرا. و هەمیش پێکەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان بتوانین وەفاتی سەرۆک مامجەلال بکەینە بنەمایەک بۆ یەکڕێزی، چونکە ئەوڕۆ ئەو قۆناغی ئێستا کوردستانی پێدا تێپەڕی، عێراقی پێدا تێپەڕی، ناوچەکەی پێدا تێپەڕی، ئێمە یەکڕێزیمان لە هەموو شتێک زیاتر پێویستە. ئەو یەکڕێزیش بە تاکید پەیامی سەرۆک مامجەلال بوو کە ئێمە یەکڕێز بین، تەبابین. ئەو یەکڕێزی و تەباییە لە نێوان خۆماندا دەبێتە هێزێکی گرنگ، قوتێک و عێراق و دەوڵەتە هەرێمایەتیەکان و دنیاش حیسابمان زیاتر بۆ دەکات. دیسان جارێکیش ئەو یادە بوو بەوەی کە نزیکبوونەوە لە لایەنە سیاسیەکان لە کوردستاندا یەکێتی نەتەوەی چکە پیشاندا کە خەڵک بۆ مامجەلال چی کرد. یعنی بۆ ئەم مەراسیمە ئەخیر بە غیابی مامجەلال بە کۆچی مامجەلال دەرکەوت خەڵک چەند متحەمس بن بۆ ڕفراندۆم. ئەو ڕفراندۆمە چکە بوو بۆ وەزعی ئێمە بەڕاستی خەڵک بەشداری کرد لە مەراسیمی لە پرسەی نزیکبوونەوەی لایەنەکانش لە ئێستای لە باشووردا. ئەوە بەشێکە لە غیابی مامجەلال ژیان لایەنی کەم لەم وەزە حساسە کەم ماڵاوی لێکردین تەسیراتی ئەو لەسەر وەزعی سیاسی بوو. پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق هەمویان لە ئێستادا بە یەقین و دوودڵیەوە دەڵێن ئەو بۆشایی کە سەرۆک مامجەلال لە ساحەی سیاسی و عێراق و هەرێمی کوردستان دروستی کردووە بە ئاسانی پڕ نابێتەوە و کەلێنێکی گەورەی دروست کردووە. ئەوان ئەوەش دەڵێن کە سەرۆک مامجەلال تەنانەت لە ڕۆژی پرسەکەیدا بۆ هۆی کۆکردنەوەی پارت و لایەنە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستان و لەوێوە هەوڵی ئەوەیاندا کە سوود لە سیاسەتی حەکیمانەی مام وەربگرن و چارەسەرێک بۆ کێشەکانی عێراق و ناوخۆی هەرێم بدۆزنەوە. ئەوە بوو سەرکردەکان بە تایبەتی بەشێکیان ئامادە بوون و بەشێکیان لە بەغدا دەرفەتی ڕەخسان کە جارێکی دیکە بیریان بێتەوە لە شیعەکان، بیریان بێتەوە کە لە وڵاتەکەی ئەواندا گەلێکێنایی کوردستانە و ئەو گەلە مافێکی کێشەیەکی و ئەیسا ئەو پیاوە گەورەی کە لە پرسەکەی دانیشتون یەکێک بوو لە سومۆل هەرە گەورەکان و خزمەتی ئەوانیشی کردی، خزمەتی وڵاتەکەی ئەوانیشی کردی، خزمەتی دۆستەکانی ئەوانیشی کردی. ئەمە خۆی بۆ خۆی لە ڕاستیدا فرسەتێکی گەورە بوو. لە هەمان کاتیشدا دەرفەتێکی بۆی لە ناو کوردستاندا جارێکی دیکە جەولەیەکی دیکەی گفتوگۆ دەست پێکەوە بوو. جەنابی مینداری گشتی هەر لە پەراوێزی پرسەکەی جەنابی مامجەلالی کۆچکردودا دەستی بە گفتوگۆ. لایەنە سیاسیەکان و سەرکردە دیارەکانی عێراق و هەرێمی کوردستان لە ئێستادا دان بەوەدا دەنێن کە سەرۆک مامجەلال تا لە ژیاندا مابوو کۆکەرەوەی هەموو حزب و لایەنە سیاسیەکان بوو سەرباری ملمەلانێ و کێشەکانیان. لە دوای ماڵ ئاوەیکردنیشی بە هەمان شێوە پرسەکەی سەرۆک مامجەلال بووە هەوێنی کۆکردنەوەی هەموو سەرکردە عێراقی و کوردستانیەکان و حزب و لایەنە سیاسیەکان. بۆ هۆیەوە کێشە و ناکۆکەکان بەلاوەندرا. سیروە حوسێن، کورسان نیوز، هەولێر.